شڕۆڤەی مانەوە یان کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەکەم لەگەڵ دکتۆر سامان شاڵی شرۆڤەکاری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر بیت. سەرەتا دەمەوێت ئەوە بپرسم، ئایا پرسی کشانەوەی هێزە بیانیەکان لە عێراق پرسێکی جددیە؟ طبعا ئەو پرسە دەمێکە ڕوژاوە، خاستن لە دوای کوشتنی قاسم سلێمانیەوە زۆر شیعەکان زەختیان کرد کە ئەم هێزانە بکشێنەوە بە تایبەتی هێزی ئەمریکا لە ناوچەکە. بەڵام نەیانتوانی بەڕاستی لە پەرلەمانە یاسایەک دەرکەن بەو شێوەی کە ئەمریکان و هەوپەیمانیان لە عێراق دەرکەن و هەروان نەچوونەتە نەتەوەی گرتوەکان داوایکەن و نە بە فەرمیش بە شێوەیەکی چۆنەڵی بنبڕ کە داواکرێت لە حکوومەتی عێراقەوە. هۆی زۆری هەیە کە ئەم کشانەوەیە کە زەرێکی زۆرە لە ئاسایشی عێراق لە چەند ڕوویەکەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە. لەبەرەوە ئەم کشانەوەیە وەکو داواکارێک لەلایەن هەندێ بەش لە ناو شیعەکانە، هەموو شیعەکانیش نا داواکەن، چونکە بەڕاستی مەترسێکی زۆر هەیە کە مەجموعەیەک بتوانن چۆنەڵی سەیتەرە بکەنە سەر وەزعەکە و فەراغێکی ئەمنی دروست ببێت لە ناو عێراقا. ئەمە ئامانجەکە چییە دکتۆر؟ بۆچی بەشێک لە شیعەکان دەیانەوێت کە ئەم هێزانە لە عێراق نەمێنن لە کاتێکام هەموو مەترسی هەیە کە باسیەکەی داوایەکەن لەبەر ئەوەی ئەیانەوێ خۆیان ببن بە چۆنەڵی سیادەی مطلقیان هەبێت لەسەر عێراق و مەترسیەکان لەسەر ئەوەیە لەسەر چ لەسەر کورد و چ لەسەر سونە چ لە هەندێ باڵی شیعەش هەیە کە ئەو مەترسیانە زۆر بە جددیەگرن، بەڵام لە ژێر زەختی ناوچەیی بە تایبەتی ئێران و کە هەیە لەسەر بڕیارەکە لە ناو خودی عێراقەوە هەڵ نەقڵاوە. عێراق سیادەی نەماوە، عێراق سیادەی نەماوە، عێراق حکوومەتەکەی بە هەیکەلی ماوە بە ئەبرێ بەڕێگاوە، بەڵام تەماشایەکەی زۆر میلیشیاکان ئەو جەماعەتانەی کە لە دەرەوەن قسمێکی زۆری ناو حەشدی شعبی جۆ لە قایدی عامی قوات مسلحە ناگرن. ئەوان بڕیارەکان لە خۆیان بە عەلەنی نائیبی ڕئیسی حەشدی شعبی وتی من بڕیار لە خامنەئی وەرەگرم، کەواتە ئەمانە سەربەچێن بەڕوونی ئەڵێن ئێمە سەر بە ئێرانین. باشە دکتۆر، ئەگەر ئەوان بڕیار لە خامنەئی وەرگرن، ئایا ئەمریکا بۆمانەوەی گوێ لە عێراقیەکان دەگرێت یاخود بەپی بەرژەوەندیەکانی خۆی بڕیارەدا لە عێراق بچێتە دەرەوەیان نا؟ طبعاً بەرژەوەندیەکانی خۆی، بەڵام لێرە مشتومڕێکی شەیە لە ناو ئەمریکا. زۆر کەس هەیە خاستن لە ئیسا لە هەڵبژاردنەیە کە ئەم شەڕە شەڕێکی دێشخایانە ئەبێ ئەمە وعدەمانناوە بە خەڵکی خۆمان کە ئەم شەڕانە نۆکە لە عێراق لە چۆنەڵێ لە ئوکرانیا لەوانە کۆتایی پێبێنین. یعنی ئەمە چۆنەڵێ بۆ دیعایەکی ئینتیخابەتی هەیە. قسمێکی کەش هەیە ئەڵە نەخێر ئێمە ئەبێ بمێنینەوە، چونکە ئەوە دوو مەسەلەی تایە. یەکەم بۆ سەقامگیری لە ناوچەکە زۆر گرنگە بۆ ئێمە عێراق، دووهەم متمانەی نێودەوڵەتی لە دەزایە کە لەم ناوچەوانە بکشێتەوە، چونکە سقە نامێنێ، متمانە نامێنێ بە جێکی ئەمریکی و لە بیریشمان نەچێ. ئەبوو فەضل قسەیەکی زۆر گرنگی کرد، وتی سەردانەکەی پزیشکیان بۆ عێراق ئەوەیە کە سنوور نەمێنێ و هەر ئەوەشی وتی ئێمە لەگەڵ نەوتی عێراقا کە پێکەوە هاوکار بین ئەتوانێ ئیران سەیتەرە بکاتە سەر نرخی نەوتی. ئەمە زەنگێکە بۆ غەرب، ئەمە زەنگێکە بۆ هەمیان کە ئەگەر هاتو عێراقەتە ژێردەسی ئێرانەوە بەم شێوە و جێشی ئەمریکی بڕوات، کەواتە ئەوان سەیتەراکەن بەسەر نەوت ئەبن بە گەورەترین چۆنەڵێ کە نەوتیان هەبێت لە عالەما، هەردوو نەوتەکە لە یەک بن. ئەمریکا بە هیچ نەوعێک رازی نابێت. بە کوردی ئەمریکا ناچێتە دەرەوە لە عێراق، ناچێتە دەرەوە لە عێراق. کەواتە با ئەوە بپرسم، لە کاتێکدا داوای چوونە دەرەوەی دەکرێت بەڵام دەمێنێتەوە، لەگەڵ کورد مامەڵەی ئەمریکا چۆن دەبێت؟ ئەمریکا لاوە ڕۆژەوە لە 2003 هاتووە تاکون ئیمڕۆ یەک سیاسەتی هەیە. ئەویش لە 2003 کە هات وتی کە دەستور دروستکرا، وتی من هەرێمێکی بەهێزمەیە بەڵام لە ناو چاوچێرەی عێراقا، چوارچێوەی عێراقا. ئەبێ ئێمەش لەو سیاسەتە تێبگەین کە ئێمە بەشێکین لە عێراق، ئەبێ هەوڵ ئێمەش مەساڵحی خۆمان لەگەڵ مەساڵحی ئەمریکا و مەساڵحی غربیشە یەک بگرین، چونکە ئێمە ئەبێ ڕایانکێشی بۆ ناو
هەرێمی کوردستان لە ڕێگای مەساڵحی ئەوانیشەوە چ لە ڕووی ئابووریشەوەیە و کۆمەڵایەتیشەوەیە هێنانی ئەو بەرهەمێنەرانە بۆ هەرێمی کوردستان وەکو لە سەکتەری نەوتە هێنامن بەڵام ئێمە ئەبێ لە هەموو سەکتەرەکانی ترا وەکو کشت و کاڵا وەکو سیاحەیە وەکو بازرگانەکانی ترا حەبی ڕایان کێشین بۆ ناوە چەند ئەوان بازرگەریان هەبێ چەند ئێمە زیاتر پارێزراوین بەڵام لێرە عێراق مهمە عێراق لە ناو خۆی عێراقا مەترسێکی زۆر هەیە کشانەوەی جێشی ئەمریکی فراغێکی دروزە بێ ئەم فراغە چێ پڕیەکاتەوە تورکیا چاوی لەسەرە سعودێش چاوی لەسەرە لەبەر سونەکان و هەروە ئێران کە بە هینی خۆی ئەزانێت خۆی شەرعیە ئەڵێن یەکێک لەم قائیدانەی عەسکەریەکانی ئێران وتی ئەڵێت عێراق ئێمە ئەبێت تیادا بین نابێت کەس ڕێگریمان لێ بگرە چونکە ئەمە عەرزی باوک و باپیرانمانە کەواتە عێراق چ لە ڕووی ئاینیەوە کە هینێکی بەقووەتیان هەیە لەگەڵ شیعەکانە بەڵام ئەوان خۆیان بە خاوەنی ئەم عەرزە زانن چونکە مودەیەک سەفەویەکان حکمیاننا لەلایەکی کەشەوە عوسمانیەکانیشت هەیە باشە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمریکای جۆ بایدن و دوای جۆ بایدنیش ئەو هەنگاوە نانێت کە باراک ئۆباما لە ساڵی 2011 ناوی و دوایین سەربازی خۆی لە عێراق کشاندەوە شتی پێ بڵێم دوو سەرۆکایەتی یەکێک جەمهوریەوەیەکە کۆمارەکانە کۆماریەکان هاتن زەرەری چیە بێ بۆ هەرێمی کوردستانیان بۆ کورد بەعام کۆماریەکان بێن ترامپ بێت ترامپ زۆر تونگە بێ لەسەر ئێران و زۆر بەڕاستی زەختیانە خاتە سەر و هەروەها ئەو پرۆکسیانەی کە هەیەی لە ناو ناوچەکەشە ئەوانەش زۆر زەرەرێکی ئەبن و کشانەوەیان پێکا یعنی هێزەکانیان کەمەکاتەوە لە عێراق بەڵام لەگەڵ ئەردوگانە زۆر معجبە بە ئەردوگان علاقەی بەهێزێ بێ لەگەڵ ئەردوگانە بۆ کوردی باکوور و بۆ کوردی ڕۆژئاوا زۆر زەرمەند دەبن ئەوە لەلایەکەوە چەند کوردی ڕۆژ ئاوا زیاتر پارێزراون بەڵام هەرێمی کوردستان هەر پارێزراوە بێ چونکە ئەوە سیاسەتەکەیانە ئەگەر دیموکراتەکان هاتن کامیلا هەرەس هات ئەو دژی چۆنەڵێی لە ئێوێ لەگەڵ ئێرانە ڕێبکە بۆ مەسلەی نەوەوی نە ئەمریکا ئێوێ بە ئێرانە کێشێ نە ئەمریکا ئێران ئێوێ زدی ئەمریکا بێت ئەوەش دژایەتێ بێ بەڵام کوردی زەخت خاتە سەر تورکیا چونکە لەگەڵ تورکیا زۆر هین نین کە بتوانێ جمجۆڵەکانی کەم کاتەوە لە ناوچەکە بەڵام ئەوان حەلیفی ناتۆن لەبەر ئەوە وەزعی کورد 50 لە هەردوو لە بەڵام وەزعی باکووری کوردستان عەفوەن باشووری کوردستان وەکو خۆی مێنێتەوە چونکە ئەو سیاسەتەی کە داڕژاوە وەکو خۆی مێنێتەوە بەڵام کورد ئەبێ گرتوو بێ ئەبێ بە قسەیان بکەین ئەبێ هێزی پێشمەرگای یەک بقەینەوە ئەبێ ئابوورەکانمان ئەبێ زیاتر لەگەڵ حکوومەتی ناوەندە کە هانمانە لەگەڵ حکوومەتی ناوەندە کار بکەین بۆ ئەوەی ئەو داواکارەکانی ئەوانیش برینە پێشەوە و بەرژەوەندی خۆشمان بپارێزین لە هەموو ئەگەرەکانە کورد لە ماوەی 21 ساڵی ڕابردوو توانیوێتی ئەو مامەڵە دروستە لەگەڵ ئەمریکا بکات وەکو هاوپەیمانێکی لە ناوچەکە لە باعزە جارێک کردومانەوە بازە جارێکیش بە قسەمان نەکردوون وەکو لە ڕەفراندۆمان لە زۆر شوێنیکە هەندێک زەرێنمان کردووە و زۆریش قانجازمان کردووە و ئەم هەنگاوەی ئەخیریشی کە ئەو چەکە قورسانەرا بە هەرێمی کوردستان هەنگاوەیەکی زیاتر و پێشتر هەرێمی کوردستانە باتە پێشەوە هەچەند هەیە دژێتی ئەم قەرارە بەڵام ئەم بڕیارە لە زمانی عەبادی و ئیمزاکراوە هەتاکوون ئیمستان نێراوە بە هەرێمی کوردستان و لە حربی داعیشە کە زۆر پێویستیمان پێبوو نانینە بەڵام ئێستا ئەوەمان دەستکەوتووە هەر باشە بۆ هەرێمی کوردستان خۆشتانەزانن گەورەترین قونسڵیە لە عالەمە لە چۆ کراوەتەوە لێرە کراوەتەوە ئەمە خۆی گرنگی خۆی هەیە علاقات زۆر گرنگە کورد سەرکەوتوو بووە لە علاقاتی نەودەوڵەتی سەردانەکانی سەرۆکی هەرێم و سەرۆکی وەزیران بۆ ئەم وڵاتانە پێشکەوتنیەکە بەڵام ئێمە ئەمانەوە سیاسەتێکی بەهێزمان هەبێ لە ناو هەرێمی کوردستانە نوەکو هەر لە دەرەوە ئەبێ لە ناویشەوە سەرکەوتوو بین زۆر سپاس دەکەم دکتۆر سامان شاڵی شرۆڤەکاری سیاسی زۆر بەخێر بێت سەرچاو